وڵاتە نزیکە هەفتەیەکە بانگەشەی هەڵبژاردن بۆ خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان دەستی پێ کردووە هەندێک دروشمی سەیر و سەمەرە لە هەندێک لایەنەوە دەبیستین بەڵام هاوڵاتیان خۆیان بڕیار دەدەن بە پێی مێژوو کە کام لایەن بەرپرسیارەتی نیشتیمانی هەڵدەگرێت بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان و کام لایەنیش خەریکە و بەرپرسیارەتی دەباتە ژێر پرسیارەوە. سەبارەت بە بانگەشەی هەڵبژاردن و چۆنێتی بەڕێوەچوونی زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز ئارینانەکەلی ئەنجامی کۆمیتەی ناوەندی پارتی کە لێرە لەگەڵمە. زۆر بەخێر بێ. با سەرەتا بپرسم لە سنووری بەرپرسیارەتی جەنابتان بانگەشە لە هەولێر چۆن بەڕێوە دەچێت بە چ شێوازێکە؟ بە شێوەیەکی گشتی بەڕەچاوکردنی بڕیار و ڕێنمایەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و لەگەڵ ڕێنمایەکانی لژنەی باڵای هەڵبژاردنەکانی پارتی دیموکراتی کوردستان و ڕەچاوی هەموو خاڵەکانمان کردیە بۆ ئەوەی بانگەشەیەکی هێمن شارستانیانە هەم لە هەولێر هەم لە دەوروبەریشی بەڕێوە بچیتن. زۆر باشە. ئەوەی ئامادەکاری کراوە پارتی دیموکراتی کوردستان بە چه شێوازێکە بە تایبەتی لە هەولێر و هەروها ناوچەکانی دیکە کە هەڵمەتەکە زۆر تونتریشە ئەوەی لە هەولێر جێبەجێ دەکرێت وەکو بەرنامەی خۆتان دەچێتە پێشەوە؟ تا ئێستا کە پارتی دیموکراتی کوردستان بەهۆیەوە کە بەرپرسیارەتێکی گەورەی لەسەر شانە بانگەشەی زۆر بەڕێک و پێچی لە تەواوی کوردستان بە تایبەتی لە هەولێر و دەوروبەریش بەڕێوە بردیە تەنانەت نەمان هێشتیە کە هاوڵاتیان گەڕە کۆڵان گوندەکان هەموو شوێنەکان بتەمای نیگەرانیان بەعکسەوە بە پێشوازیەوە لە زۆر شوێن هاریکاریشمانن بۆ هەڵواسینی پۆستەر و لافیتە و ئەو زینانەی کە پارتی دیموکراتی کوردستان دابەشی کردێ لە سنوورەکان. باشە با ورتر بینە ناو ئەو بانگەشەیە کە ئەمجارە بۆ خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان دەکرێت کەمێک هەستیارترە بەرپرسیارەتی نیشتیمانی لەکوێی ئەو دروشمانەیەک هەندێک لایەن هەڵی دەگرن و پارتی چۆن ئەم بەرپرسیارەتە بە ئەمانەتەوە قبول دەکات؟ پارتی دیموکراتی کوردستان هەر لە سەرەتای دروست بوونیەوە بە بەرپرسیارەتیەوە دروست بووە لە هەموو قۆناغەکانی خەباتی خۆیدا مامەلەیەکی تەندروست و نیشتیمان پەروەرانە و بۆ دروست بوو و بۆ هەنگاوینە بۆ خەباتی کرد کە مافەکانی گەلی کورد بەرجەستە بکاتن بۆیە کە دەبینن ئەوڕۆ پارتی دیموکراتی کوردستان وەکوی هێزی یەکەم لە کوردستان وەکوی هێزی یەکەم لە عێراق ئەو بەرپرسیارەتەی پارتی بووە کە توانیتی ئەو هەنگاوە گەورانە بەرەو پێش بباتن بۆیە دایمەن بیری پارتی و هەنگاوەکانی پارتی بۆ ئەوەیە کە دەستکەوتی زیاتر بۆ کوردستان بەدەست بینیت. باشە. هەندێک لایەن بانگەشەی سیر و سەمەرە دەکەن بەڵام بە تێکدان و ڕووخاندن بە هەوڵدان بۆ ناسەقامگیری و نەئارامی بە خاک فرۆشتن خزمەتی خەڵک و هەروەها خاکی کوردستان دەکرێت ئەمە لە چه ڕوانگەیەکەوە سەرچاوە دەگرێت؟ بەداخەوە سەرەتا من دەمەوێت بڵێم کۆمەڵێک هاونیشتیمانی لە بێلایەن لە تێکۆشەر لە نیشتیمان پەروەران چەند ڕۆژێک کە بێزار بوون لەو دروشمانە کە دروشمی ناشرین ناڕێک تند ناخۆش لە ناو کۆمەلگەی کوردەواری دەیسووتێنین و دەیڕوخێنین و دەیگرین و وای لێ دەکەنەوە بابەتانە ئەم دروشمانە نیشانەی نەمانی ئەم هێزانەیە نیشانەی ئەم کەسانەیە کە ئەو دروشمانیان هەڵگرتیە لەبەرەوەی ئەم قەوارە و قەوارەی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئەو دەستکەوتانی خەڵکی کوردستانە بە خوێنی شەیدا ناتاڵە ئەگەر ئەوان لە مێژوشدا بەرپرسیارەتیان هەر نەگربی ئێستا باوەڕ ناکەم بەرپرسیارەتی هەر بگرن کە ئەو قسانەش دەکەن وعدیان بە خەڵکی تر و بە خەڵکەچیدایە کە خۆیان خاک فرۆش و نیشتیمان فرۆش بوونە بۆی ئەو دروشمانە هەر لەوان دەوەشێتەوە عکسەکەشی ئەوەیە ئەو دروشمانە خوێندنەوەی هەیە خوێندنەوە لە لای خەڵکی ڕۆشنبیر و تێکۆشەر نیشتیمان پەروەر بێلایەن کە چەندە ئەوان وا تەسەڕفکەن هەندە ئەوان حەماسیان دەگری پارێزەرایەتی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بکەم بۆ قەوارەی هەرێمی باشە خەڵک متمانە بە خەڵکی خاک فرۆش و تێک دەردەکات بۆ دەنگدان یا بۆ داهاتوو طبعا مێژووی وانە زۆر ڕوونە لێرە تعریفەی ناوێتن ئەوان جارێکی تر خۆیان تعریفی خۆیان کردەوە بە دوو تیژی دایانەوە بێن ممارسەیەکی دیموکراسی بکەن لە کوردستان سانەگە بەشداری لە پرۆسی دیموکراسی و هەڵبژاردن بکە دەبێ بە شێوەیەکی هێمنا نەبی ئەوان خۆیان عەرز کرد لەو چەند ڕۆژە کە ئێمە واین ئەگەر بێنە سەر حکمیش هەرچی هەیە تێکی دەدەین و دەیڕوخێنین و لە ناوی دەبین بۆیە خەڵکەکیش هەیە ئەوڕۆ کە وشیارە بەڕاستی خوێندنەوەی ئەو بابەتانە بە تایبەتی لە سلێمانی و دەوروبەری دەیان کەس پەیوەندی بە ئێمە کردێ قرارمان نەبوو بچینە انتخابات بەڵام دەچینە انتخابات نابێ ئەوانە بێن زارشکە براوە. زۆر باشە. بەڕێز ئاری دەڵێن پارتی سیاست دەکات لایەنەکانی دیکە چاوی لێ دەکەن بزان چی دەکات ئەو کاتە کە پارتی چی کرد ئەوان کاردانەوەیان دەبێت کاردانەوە سیاستە؟ کاردانەوەی پارتی لەسەر بنەماکانی ڕێبازی بارزانی و ئەساسیەکانی پارتی دیموکراتی کوردستانە ئەو مەرجەعیەتەی ناو پارتی و تایبەتی جەنابی سەرۆک بارزانی و سەرکردایەتی ئێمە زۆر حەکیمانە بیر دەکەنەوە دوور دەڕوانن
هەر دەستکەوتە چشکە بەدەست دێ لە ڕێگای پارتی ئێمە نایفرۆشینەوە بە خەڵک دەیبەخشین بە شەهیدان دەیبەخشین بە خانەوادەی ئەنفال و قوربانی و پێشمەرگە و دەیفرۆشین بە هەموو هاوڵاتی و هاونیشتیمانیان لەبەرەوەی کە پارتی دروست بووە بۆ دروست بە وەکو وەسیلە غایە ئەو دەستکەوتانەیە کاتە پێش بۆ پارتی چاوی لەوەیە قۆناغی خەباتی خۆشی ڕانەگری بەردەوام بیتن و لە مێژووی پارتی دموکراتی کوردستان دەیان جاری تر هەوراز و نشێوی تر وهاتیتە پێش بەڵام پارتی بە پشتیوانی خەڵکی کوردستان بە ئەندام و لایەنگر و کادر و پێشمەرگەکانی خۆی تێدا سەرکەوت بووە دڵنیا بە ئەم جارەش ئەو هەڕەشە و گرەشانەی کە بەتاڵن لە بیستی دا هەم هاونیشتیمانیان هەم پارتی دموکراتی کوردستانی وڵامیان باشە لە کۆبوونەوەکانی لەگەڵ کاسبکاران و بەرهێنەران و کۆمەڵک لە چین و توێژە جیاوازەکان بەڕێز مەسرور بارزانی جێگیری سەرۆکی پارتی دموکراتی کوردستان زۆر جەختی لەوە کردوێتەوە پارتی ئەوەی کە دەیکات جێبەجێ دەکات ئەو بەڵێنەی کە دەیدات دەیکاتە کردار ئەم جارش کاندیدەکانتان و بەرنامەی لیستی 190 پارتی بە هەمان شێواز دەبێت بەبێ جیاوازی هەموو جارە کە پارتی باس بەشداری هەڵبژاردننی کردێ کارنامەی پارتی تەمەشا بکە ئەگەر 100%شی لێ جێبەجێنەوە بەڵام 1970 لێ جێبەجێەوە دڵنیا بە کارنامەی پارتی دموکراتی کوردستان کە لە ڕێگای ئۆرگانەکان یان لە ڕێگای کاندیدەکان بۆ خەڵک باز دەکرێت بەرنامەی کاری داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان دەبی و کابینەی دەدەبیتن بە سەرۆکایەتی کاک مەسرۆڕیش پارتی دەبێتە پشتیوانێکی گەورە بۆ داکۆچیکردن لە سرجەم ئەو بەرنامانەی کە لە ناو بانگەشەی هەڵبژاردن پێشکەشی خەڵکی کوردستانی دەکە دڵنیا بە لە کوردستان لە هەموو کوردستان جێبەجێ دەکرێت بەڵێ بەڕێز ئارینانەکەلی ئەنجامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان زۆر سپاس بۆ لەگەڵمان سپاس